بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقم ئەم شەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ وەکو ئێوە شاگادارن شاندێکی باڵای ئەنجومەنی ڕفراندۆم گەشتە بەغدا لە بەغدا بڕیارە ئەم شەو حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقیان بینی بێت و پێشێتایە چەشکۆبوونەوە بەردەوام بێت و بڕیارە هەرچەندە بڕوا وایە کە چەند ڕۆژێک بمێننەوە بەڵام ئێستا قسە لەسەرواکرێت کە زیاتر لە 3 ڕۆژ بمێننەوە لە بەغدا بۆ ئەوەی کەسە جیاوازەکان بەرپرسە جیاوازەکانی عێراق ببینن بۆ نمونە عەمار حەکیم بڕیار وایە قسە لەسەر وایە مەرجەعی باڵای شیعەکان سیستانی ببینن سەدر ببینن لەگەڵ باڵیۆزی وڵاتان بە تایبەتی باڵیۆزەکانی ئەمریکا بریتانیا ئێران تورکیا دابنیشن و ئێمە ئەم شەو لەم بەرنامەیە مەبەستمانە قسە لەسەرەوە بکەین کە ئەبێت ئەم شاندە وەکو ئەوترێ بۆ دانوستان چووە دانوستان لەسەر چی بکات مساومە لەسەر چی بکات و ئایا ئەبێت ئەولەویەتی داواکاریەکانیان چی بێت و مەبەستمە لەم بەرنامە پرسیاری ئەوەش بکەم ئایا هێشتا بوار و دەرفەت ماوە هەرێمی کوردستان و کورد لەگەڵ عێراق و لەگەڵ عەرب جارێکی تر بمێنێتەوە بەردەوام بێت بۆ بەرنامەیە دوو میوانی ئەزیز و بەڕێزمەیە یەک لە سلێمانی یەک لە هەولێر لە سلێمانیەوە کاکدانا بەهادین چاودێری سیاسی حزوریە بێ لەگەڵمان زۆر بەخێر بێن و لە هەولێریشەوە دکتۆر عومەر نورەدینی مامۆستای زانکۆ و یاریدەدەری سەرۆکی زانکۆی لوبنانی فەڕەنسی لە گەڵمان ئەبێت بۆ بەرنامەکە کاکدانا با لەگەڵ جنابتە بەرنامەکەمان دەست پێ بکەین ئێوە شاگەدارن کە ئەو شان لە باڵایی هەرێم ڕووی لە بەغا کرد گرنگی چوونیان لەم کاتێک گلەی ئەوەیان لێکرا ئەوترات زۆر خاو هەنگاوەنێن بەڵام ئەوتە هەنگاویاننا ڕویان کردوتە بەغا گرنگی ئەمە چییە لە ئێستاە خۆی لە حەقیقەتە کە سەرکردایەتیەک ڕۆشتووە وەکو شاندێکی باڵا بۆ قسەکردن لەسەر مەسەلەی مافی کورد یان ئەو پرۆسە سیاسیانەی کە لەم ماوەیە زۆرترین قسە و باسی لەسەر بوو مەوزوعی ڕفراندۆم و سەربەخۆبوونی کوردستان ئەمە پرۆسەیەکی ئاساییە چونکە لەبەرەوەی کورد بە تەبیعات میلەتێکە ئاشتی خوازە بڕوای بە ڕێزگرتن هەیە لە دید و بۆچوونی سیاسی لایەنەکانی تر یان دەوروبەری یان دراوسەکانی یان لە ناو خۆیە کە مەسەلەن ئێمە زۆر ئیتیجاهاتی مەزهەبی هەبووە ئاینی هەبووە احتراممان گرتوون سیما و خەستەتی کورد بە تەبیعات بە کەڵچەر سیما و خەستەتێکی دیموکراسیە بەڵام لێرەیە ئەم شاندە لەبەر دەمی دوو مەوقیفایە مووقفی یەکەمیان ئەگەر بێت و ئێمە هیوا هەڵبچنین لەسەرەوەی کەوا لەگەڵ عێراقا لەگەڵ دەوڵەتی عێراقا مفاوەزەیەکی سیاسی بکەین لە پێناوی بەدەستهێنانی مافەکانی خۆمان من پێم وایە ئەو مفاوەزەیە تایە زەرەرمەند دەبین کە ڕێبکەوین لەگەڵ دەوڵەتی عێراقا بۆچی لەبەر ئەوەی ئێمە یادەوەریەکی زۆر خراپمان هەیە لەگەڵ مفاوەزاتە وەکو کورد وەختی خۆی دەوڵەتی عێراقی لە سەردەمی عوسبەت الئومەما دوو جار وعدی یابەوەی کەوا کورد شتی بۆ بکرێ لایەک وعدی بە عوسبەت الئومەما لایەک وەزعی بە بەریتانیا لە دواتر وەزعی بە کووردا کە شتی بۆ بکرێ شۆڕشی ئەیلولمان هەیە کە ئێمە لە بەیانی 11 ئازارە کورد گەشتەوەی کەوا حکمی ذاتی بیرێتە دەرەنجامەکەی بوو بەچی دەرەنجامەکەی بوو بەوەی کەوا حکمی ذاتەکە ناونرا شیمالی عێراق و لە ساڵی 1984 خەبات و تێکۆشانی حرەکەی کوردی گەشتە ترۆپ ئێمە کەوتینە ناو مفاوەزەوە لەگەڵ دەوڵەتی عێراقیە دووچاری ئەوە بووین کە نەمانتوانی ئامانجە سیاسەکانی خۆمان تەحقیق بکەین و لە ناو لە دوای ئەوەش لە ساڵی 1990 ئێمە کۆمەڵێک مفاوەزاتی سیاسیمان کرد تیایە شکستمان هێنا و لە ساڵی 2023 بە هەمان چەشن سەرکردایەتی سیاسی کورد مفاوەزاتی کرد لەوەی داکۆچی لە مافەکانی خۆی بکات لە دوا جارا ئێمەوە بوو نەمانتوانی کاکدانا قسە لەسەر ئەوواکرێ وتە لە دوای 2023ەوە کورد پایە دیموکراسیەکانی عێراق بنیاد نایەوە عێراقی خستە سەر سکەی هەڵبژاردن دەستوری بۆ عێراق نووسیەوە سوپای عێراقی ڕێخستەوە عێراقی کرد بەو دەوڵەتەی ئێستا بەڵام عێراق کە بە قووەت بوو وازی لە کوردێنە تەماشاکێک کاگیرگار تعاملی سەرکردایەتی سیاسی کورد و تعاملی ئێمە لەگەڵ عێراقا تعاملێکە هەڵی زانستی تایە ئەبێ ئێمە لەوە تێبگەین کە ئێمە مەسلحەتی متەناقزمان هەیە لەگەڵ عێراقا چونکە ستراکچەری ئێمە لەگەڵ عێراقا عێراق دەوڵەتێکی داگیرکەرە و ئێمە نەتەوەیەکی داگیرکراوین واگەر ئێمە بێت و لەگەڵ دەوڵەتی عێراقیە ڕێکەوین
بەبێشک ئێمە ماناوی وایە تەنازولمان لە مافەکانی خۆمان کردووە لە بیرمان نەچەگرێمەوە بە پرسیارەی یەکەمتەوە ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد بڕوات بۆ خواحافیز بوون لە دەوڵەتی عێراقی پێم وایەوە هەنگاوێکی زۆر عملیە ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد مەرجەکانی هەمووی لەسەر ئەساسی سربەخۆبوونی دەوڵەتی کوردی بێ و لەسەر جابوونەوە و دروستبوونی دەوڵەتی کوردستانی بێ پێم وابێ ئەمە پرۆسێکی زۆر طبیعیە کە ئێمە بە ئاشتی جابین کاکدانم ئەم شاندە باڵایی هەرێمی کوردستان کە ڕویان کردوتە بەغا ئەوترێت لە بەردەم دانوستانێکی ئێجگار سەختن بۆ نمونە بۆچی حکوومەتی عێراق خۆی ئامادە کردووە قسە لەسەر کێشاڵ پەسێدراوەکانی نێوانە و لێر و بەغا بکات ئەمە مادەی 140 و ئەمە بڕینی بودجەیە و ئەمە کێشەی پێشمەرگەیە و ئەمە ڕێژەی کووردە لە سوپای عێراق و ئەو 55 مادە دەستوریی کە پێشێلیان کردووە و شاندی کوردیش ڕۆشتۆ بۆی باسی ڕێفراندۆم و سربەخۆی و جیابوونەوەیان لەگەڵ بکات هەست ناکەن ینی ئەمە یاریەکی قورسە کورد ئەبێت چۆن یاری تیا بکات من لە جوابی پرسیاری دووەم تا ئیشارەتم بەوەیە کە ئێمە عیلاقەمان لەگەڵ یان بڵین مەسلحەتمان مەسلحەتێکی متەناقض بووە و عیلاقەی اقتصادی و عیلاقەی سیاسیشمان بە تاریخی عێراق عیلاقەیەکی عیدوانی بووە عیلاقەیەکی تەعاونی نەبووە لەبەرەوە ئەو یەت ئەجەندای سیاسی خۆی فەرزەکە بەسەر تۆیە و لە بەرامبەر بەوە زۆر گرنگە تۆش ئەجێندای سیاسی خۆت فەزکەی بەسەر ئەو دەوڵەتی عێراقیە یعنی بە معنایەک ئێمە زۆر تەجروبەی سیاسی هەیە ئەپەڕمەوە بۆ نمونەیەک مەسەلەن گریلاند کە جیابەوە لە دانیمارک گریلاند کە جیابەوە لە دانیمارک ئەوەلەن دانیمارک دەوڵەتێکی دیموکراسی بوو وەمەرجی خۆی هەبوو لەناو پەرلەمانە کە چۆن جیابێتەوە یەکەم پێویستە کەیسی دانیمارک گریلاند UN سەرپەرشتی بکە دووهەم لابد ئەبێت جیابنەوە سێهەم سەقفێکی زەمەنیان دانا بۆ جیابوونەوە کە بریتی بوو لە 3 ساڵ گریلاند جیابەوە لە دەوڵەتێکی دیموکراتی کە بڕوایان بە دادپەروەری کۆمەڵایەتی هەیە لە ماوەی ئەو 3 ساڵەیە دەوڵەتی خۆیان دروست کرد ئێمە مواجهەی عێراقێکەکەین کە تەریخی بریتە لە تەریخی وڵاتێکی فەندەمینتاڵی داخراو قابلی ئەوە نییە کەوا تۆ بیت لە ڕێگایەکی دیموکراسیەوە بتوانین مافەکانی خۆتی تیا بەرجەستە بکەین ئێمە وەکو تەریخی حرەکەی کوردی وەکو کورد مواجهەی 3 جۆر لە چەوسانەوە ئەەکەین داگیر کراوین پارچە پارچە کراوین دووچاری ئاسیمیلاسیۆنی نەتەوەیی بوون مەفروزە ئێمە ئەمە تێبگەین کە لە ڕێی عێراقەوە بەهۆی عێراقەوە دووچاری ئەم هەموو نەهامەتیە بوون وە قیادەی سیاسی کوردی زۆر گرنگە تەکید کاتەوە لەسەر ئەوەی کەوە ئەبێت جیابێتەوە لە عێراق کاکدانا دێمە سەر ئەوەی کە ئەوەلیاتیان چی بێت بەڵام یعنی بەم شێوەیە بێت تۆ هەوڵەدەی بڵێ کە جێگە بۆ کورد لە عێراقی دوای داعش نەماوە ئەبێ کورد لەگەڵ ئەم ئەمری واقع مامەڵە بکات جێگە بۆ کورد با بڵین پێکەوە ژیان پرسیارەکەوا لەکەین پێکەوە ژیان لە تێبینیەوە شەیەوترێ پێشتریش کورد کە برابووە برایەکی بچووک بووە بەڵێ پێکەوە ژیان لەگەڵ دەوڵەتی عێراقا لە دوای سایکزبیکەوە تاکو ئێستا بەڕاستی پێکەوە ژیانێکی ناسروشتی بووە و لە هەمان کاتە پەیوەندێکەمان لەگەڵ دەوڵەتی عێراقا پەیوەندیەکی برای گەورە و برای بچووکیش نەبووە چکە لە چوارچێوەی خێزانێکە برای بچووک مافیەوەی هەیە ناسکا بەسەر برای گەورەیە یان برای گەورە وەکو باوکی دووهەم سەیرەکرێت لە سیستەمی کۆمەڵایەتیە بەڵام لە مەسائلی داگیرکردن و لە مەسائلی و داگیرکراویە سەردەستەبوون و ژێردەستەبوون هەیە کۆیلەبوون و خاوەن کۆیلەبوون هەیە ئێمە لە هەموو نیزامە یەک لە دوای یەکەکانی عێراقا کە لە سیستەمی مەلەکیەوە تەماشای بکەی بۆ سیستەمی جمهوری کە کۆمەڵێک سیستەمی جۆرا و جۆری دەوڵەتی فیدراڵی عێراقیش ئێمە وەکو کۆیلە تەعامل کراوە کەواتە کاکدانا لە ڕووی منطقیەوە پرسیارێکی هەڵۆن نییە گەر من بپرسم ڕازی بوون بەمانەوە لە عێراق ڕازی بوونە بە ژێردەستەیی بێشک وایە پرسیارەکە 100% ڕاستە ئەگەر ئێمە ڕازی بین بەمانەوە لەگەڵ عێراقا یعنی قبولکردنی ژێردەستەیی و قبول نەکردنی دەوڵەتی کوردستانی و قبول نەکردنی سربەخۆیی یەکسانە بە قبولکردنی ئەو دەوڵەتێکەوە ئێمە وەکو ژێردەستە سەیرەکە لە پراوێزی ئەم گفتوگۆیەمان کە باسی چوونی و شانداکەین بۆ
بەغا مەبەستمە باسێکی دواخستنی ڕیفراندۆم بکەین ینی زۆر جار گوێمان لێ بێ لێرە و لەوێ هەندێک لە دڵسۆزی هەندێک بە ئەجێنداوە هەندێکی شەر ڕەنگە هەر نەزانێ بۆ دژێتی داوا ئەکرێت ینی ڕیفراندۆم دوا بخرێت من کۆمەڵی معتەیات و پێدراوت ئێمە لەسەر ئەساسی ئەوە تۆ وەڵامە بیتەوە سوپاس دەکەم ینی ئێستا لە پاڵ باسکردنی هەوڵەکانی سکۆتلندا بۆ سەربەخۆیی هەوڵەکانی کیوبیک بۆ سەربەخۆیی هەوڵەکانی کەتەلۆنیا بۆ سەربەخۆیی باسی هەوڵەکانی هەرێمی کوردستان ئەکرێت بۆ سەربەخۆیی بۆ نمونە ئەوەتانی سەرۆکوەزیرانی ئیسرائیل دەڵێ ئێمە 100% پاڵپشت دەوڵەتێکی کوردیەکەین و لە 2014 تا ئێستا دووپاتمان کردوەوە بەڵام بەم ڕوونیە نەیان وتووە قونسولی پێشووی فەرەنسا ئەڵێن هەڵەیەکی گەورەیە کورد پاشگەز بێتەوە لە ڕیفراندۆم لە ئەنجامدانی ڕیفراندۆم بە پشتبەستن بە قسەکانی پێشووتری شت سەبارەت بەمانەوە لەگەڵ عێراق ئەکرێت سەرکردایەتی کورد مساومە لەسەر دواخستنی ڕیفراندۆم بکات خۆی بەڕاستی ئەو مناقەشانەی کە لەسەر دواکەوتنی ڕیفراندۆم یان بڵێن ئەو جەستیفیکیشنانەی کە ئەهێنرێنەوە بۆ دواخستنی ڕیفراندۆم بریتە لە چی یەکێکیان ئەوەیە کە ئەم پرۆسەیە وەکو پرۆسەیشە حیزبی سەیرەکرێت وە قیاداتی سیاسی کورد تەقبولی یەک ناکەن بە حکومی عقدەی سیاسی لە نێوان ئەم حیزبە سیاسیانە بۆچوونێکی تر هەیە کە بۆچوونێکە قسە لەسەر ئەوە کات پێویستە ئێمە بنەما ئابووری و سیاسەکانمان چارەسەر بکەین استقراری سیاسی بکەین استقراری اقتصادی بکەین احتیماماتمان هەبێ بۆ تەنمەی اقتصادی پایەکانی دەوڵەت دروستکەین ئێنجا ڕیفراندۆم بکەین بۆچوونێکی تریان هەیە بۆچوونی مجتەمەعی مەدەنیە قسە لەسەرەوە کە پێویستە ئێمە سیستم بە دیموکراسی بکەین و تاکو ئەم پارتە سیاسیانە بڕای تەواویان بە مەسەلەی دیموکراسی نەبێ ئێمە ناتوانین گرانتی بین بە دروستکردنی دەوڵەت و ئەگەر ئەو دەوڵەتە دروست بێت بەشێکی زۆریان ئەولەویەتەن بە چاکردنی بژێ ئەمە جەستیفیکیشنەکان بەڵێ ئەمە ئەو جەستیفیکیشنانن کە قسە یعنی کە قسە لەسەرەوە کات پێویستە ڕیفراندۆم دوا بکەوێت من باوەڕم وایە ئەم هەنگاوانە یان ئەم قسە و باسانە لە ئاستی پێویستە قسە و باسی زۆر زانستی نین چونکە لە دوا جارە زانست لە ڕووی سیاسیەوە تەرچیز چڕەکاتەوە لەسەر ئەو تەجروبە سیاسیانەی کە هەیە ئێمە کۆمەڵێک تەجروبەمان هەیە لە باشووری سۆدان با نەڵێن باشووری سۆدانیش لە بەرەوەیکەوە مەنطقی باشووری ئەفریقا داوای لەبوردنەکەم بڵێن دواکەوتووە تەجروبەمان هەیە لەسەر کۆمەڵێک دەوڵەت لە ئەمریکای لاتین دروست بوون ئەم تەجروبانە هەتا دەوڵەت دروست نەبوو ئەوان نەیانتوانی ئیستقراری سیاسی بکەن ئیستقراری اقتصادی بکەن نەیانتوانی گەشەی کەڵتوری بکەن باوەڕم وایە ئەو تێگەشتنێکە علمی نییە چونکە خۆی لە تەماشای هەش دەوڵەتێ بکەین لە پێشە دەوڵەتی هەیە ئەم دەوڵەتە سیادەی خاکە ئەپارێزێ و سیادەی نەتەوەی ئەپارێزێ و لە دوای دەوڵەت سیستمی حکومڕانی هەیە لە پێش سیستمی حکومڕانی سیستمی سیاسی دروستە بێت ئەشێ زۆر جار بە حکمی مەشاکلی سۆسیۆلۆجیایی هەندێک نەتەوە کە دواکەوتون دەوڵەتەکەیان لە بیدایەتە دەوڵەتێکی بۆ نمونە فیوداڵی بێت یا ئیقتاعی بێت یان دەوڵەتێکی مامەعنا دیکتاتۆری بێت چەوسێنەر بێت بەڵام ئەم دەوڵەتە ئەڕوا ئەم سیستمە ئەڕوا ئەم سیستمی حکومڕانیە لە چوارچەوەی ئەم دەوڵەتەیە ئەڕوا باشترین تەجروبەمان کوێیە باشترین تەجروبەمان ئەو دەوڵەتانە بوون کە لە پرۆسی بەهاری عەرەبیە سیستمەکان ڕوخان بەڵام دەوڵەتەکە مایەوە هەموو دەوڵەتێک قابلی ئەوەیە شێوازی حکومڕانەکەی بگۆڕێ لە ڕێگای شۆڕشەوە یا لە ڕێگای ململانی دیموکراسیەوە یا لە ڕێگای انتخاباتەوە بەڵام قابلی ئەوە نییە دەوڵەتەکەی هەڵبوەشێتەوە من لە کاتی ڕوخانی حوسنی مبارەکان لە میسر ژیان ئەو کاتێک کە سیستمی حکومڕانی حوسنی مبارەک ڕوخا ڕەئی عام خەمی ئەوەی هەبوو دەوڵەتەکەی پێدە ژێر مەترسیەوە ئەیان و حوسنی مبارەک ڕوخا ئاساییە سیستمە سیاسەکەمان ڕوخا بەڵام ئەوەی کە بەلامانەوە گرنگە ئەمنی قەومیە کە دەولەی میسری ئەیپارێزێ و مەحاڵە ئێمە مەحاڵە بەبێ دەوڵەت مەحاڵە بەبێ سەربەخۆبوونی کوردستان ئێمە بتوانین قسە لەسەر شێوازێک بکەین بڵێن ئەم شێوازە شێوازی سیستمێکی دیموکراسی ئەبێت ئێمە ئەیکەین بە نظامی سیاسی خۆمان مەحاڵە بەبێ سەربەخۆبوون و دەوڵەت
ئێمە قسە لەسەر ئەوە بکەین کەەوە ئەم گەلە ئەتوانێت دەست بەرێ بۆ گەشەکردنی بنەمە ئابووری و کۆمەڵایەتیەکانی چونکە ئێمە کە گەلێک یان نەتەوەیەکی داگیرکراوین لەم قۆناغی خۆمانە بمێنینەوە هەمیشە هەڕەشۆ مەترسیمان هەیە باشە ئێمە سیستمی حکومڕانیمان هەبووە لە 91ەوە بەڵام وەرە سەیری ئەو مەساتەی کە لە 91ەوە تاکو 2017 تووشی بووین ئەو مەساتە هیچی کەمترە لە مەساتی قۆناغەکانی ڕابردومان بێشک نەخێر چونکە هەر لە هەڕەشە و گوڕەشە بێ دووچارمان بووە هەر لە حەساری و گەمارۆی ئابووری و گەمارۆی سیاسی بێ دووچارمان بووە هەر لە مەترسی عسکەری و سیاسی بێ دووچارمان بووە خۆ حکوومەتیش بووی بەڵام حکوومەتێکی بێ ئیرادە و ئێمە تاکو دەوڵەتی کوردستانمان نەبێ ناتوانین لە ڕووی علمی سیاسیەوە ناتوانین قسە لەسەر ئەوە بکەین کە پەرلەمانێکمان نەبێ پەرلەمانەکە خاوەنی ئیرادەیەکی سیاسیە بێ ناتوانین قسە لەسەرەوە بکەین شێوازی حکومڕانیمان دەرباس بکەین لە گەندەڵی لە فەساد لە ئەزمە چونکە لە یەک کاتە بێت هجوومێکت بکاتە سەر حەسارێکی اقتصادی بخاتە سەر تۆ ئیتر حکوومەتەکە و ڕوبەڕووی ئیفلسبوو نەبێت بەڵێ بینەرانی ئەزیز ویسم ئاگادار من لەوەی کە بەهۆی کێشەی ئینتەرنێتەوە پێچێن نەتوانین جنابی دکتۆر عومەر نورەدینی داخل بکەین بەڵام ئەگەر کێشەکە چارەسەر بێ بێگومان داخل ئەبێت و ئەچینە لای بۆی پرسیارەکانی لێ بکەین و تاو کاتە لەگەڵ کاک دانا بەردەوام بین. کاک دانا زۆر ڕەیەکەیە پێی وایە قسەکردن لەسەرەوەی کە دەوڵات ئەتوانێ هەموو کێشەکان چارەسەر بکە ئەتوانێت بپارێزێت بۆ چوونێکی نازانستیە بەڵام تۆ بە کۆمەڵێک پێدرا و سەلمانت کە دەوڵەت ئەتوانێت ینی چوارچێوەیەک بێت تەنی ناحەز تەنی نامۆ تەنی خراپە تەنی دیکتاتۆر بکاتە دەرەوە سیستمی تر بێنێ دایبنێت بەڵام چوارچێوەی بێنێتەوە کەواتە ئەم دژایەتیە لە ئێستاە بۆ دەوڵەت بە تایبەت مەبەستمە لەسەر ینی ئەگەر کەسێکی غەیرە کورد دژایەتی دەوڵەتی کوردی بکە هیچ سەیر نییە بەڵام بۆ لە ناو خۆی خۆمان ئێستا برێوی پێدرێمە خۆی سێ و چوار بەشە مەترسیداترین بەشیانەوەیە کە خۆی لە ڕووی فکری و سیاسیەوە بە تەبیعەت کووردە و دژی سربەخۆبوون و دەوڵەتی کوردستانیە کە ئەمە ئێمە بێ بەڕاستی بەریەکەوتنی قورسمان هەبێ لەگەڵیە بەشێکی تریان تێنەگەشتنە لە گرنگی دەوڵەت بۆ کوردستان تێنەگەشتنە لە پرسی کورد لە کوردستانە کە ڕوبەڕووی کێشەیە بۆتەوە بەشەکەی تریان ئەوانن کە مەترسیان هەیە کە تۆزێ لەمە پێش پێم وتی مەترسیان هەیە لەسەرەوەی کەەوە ئەم دەوڵەتە بۆیان نەبێتە بەهەشت لە جوابی ئەخیرمەوە تەحویلە بمەوە بۆ وەڵامی ڕاستە خۆی پرسیارەکەی کە بریتیە لەوەی کە دەوڵەت لە ئەساسا بریتی نییە لەو مژدەی کەەوە لە بەهەشت خۆشتر و لە هەنگوین شیرینتر بۆ خەڵک دابین بکە سێ و چوار نەزەریەی فکری هەیە کۆمەڵێک فەیلسوف هەن ڕۆسۆ هیگڵ هۆبس بێنتام هیۆم قسە لەسەرەوەکەن بەڵێ خاڵی هاوبەشیان هەیە لەسەر دەوڵەت ئەڵێن دەوڵەت ضروریە گرنگجیە بۆ مرۆڤ دەوڵەت بەرژەوەندیە دەوڵەت حەزە ئەم سێ چەمکە سێ چەمکی واقعین لە سیاسەتی ڕیالستیا بۆ دروستبوونی دەوڵەت ئێمە لە کوردستانە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ئارگۆمنتیەوانە دەوڵەت بۆمان بەرژەوەندیە کە بۆ ئەوەی کە ئێمە لە دەوڵەتانی داگیرکەرمان بینە دەرەوە دەوڵەت بۆمان پێویستیە بۆ ئەوەی کە ئیتر لێرە بەدواوە قەرەبۆی ئازار و ئەشکەنجە و چەوسانەکانمان لێرە بەدواوە درێژە نەچێشێت دەوڵەت حەزە وەکو ئەوەی کەەوە ئێمە زەخت و زۆڵم و زۆرێکی گەورەمان بە سێ و چوار شێوازی چەوسانەوە بەرامبەر کراوە حەزمان هەیە بۆ ئەوەی کەەوە دەرباز بین لەم هەموو چەوسانەوە مەساتە بەڵێ ڕاستە لەوانەیەک دەوڵەت بریتی نەبێت لەو کلی لە گرنگی کراوەیەوە هەموو خەڵک بەختەوەرکە ئاسوودە بکە گرەوی دەوڵەت لە سەتاسەد لە قۆناغی یەکەما بۆ کورد بریتی نییە لە هێنانەدی مژدەی ئاسوودەوی بۆ گەلی کورد بەقەت ئەوەی کە بریتیە لە
دەربازبوونمان لە چەسانەوە. زۆر سپاس دەکەم کاکدانە پێم وابێ دکتۆر عومەر ئامادە بوو ئەو کاتەکەمی کەم ماومانە هەوڵێم چەند پرسیارێکی لێ بکەم دکتۆر عومەر نورەدینی سڵاوت لێبێت داوا لێبوردنەکەین بەهۆی و کێشەوە کە درەنگ داخل بووی لەگەڵمان مەبەستمە بە گرنگترین پرسیار دەست پێ بکەم چوونی ئەو شاندە باڵایەی ئەنجومەنی ڕێفراندۆم بۆ بەغدا لە ئێستادا گرنگی چییە و ئەبێت ئەولەویەتی دانوستانیان لەگەڵ بەرپرسانی بەغدا لەسەر چی بێت؟ بەڵێ سڵاو ڕێز بۆ خۆت و بۆ میوانە بەڕێزەکان گرنگی سەردانی شاندی باڵای ڕیفراندۆم کە نوێنەرایەتی هەرێمی کوردستان دەکات بۆ بەغدا قسەکردنە لەسەر ئەوەی کە لە هۆکاری ئەوەی کە هەرێمی کوردستان بیری لەوە کردوتەوە کە بە دوای ڕێگا چارەیەکی تا بگەڕێ کە ئەویش سربەخۆییە و دەستپێکردنی قۆناغی پۆلیدرالیە لە عراقدا ئەوەیە کە بە درێژایی مێژخۆی عراق وەکو دەوڵەتێک شکستی هێناوە لەوەی دەوڵەتی هاوڵاتی بێ شکستی هێناوە لەوەی کە دەوڵەتی ماڤ بێ شکستی هێناوە لەوەی کە دەوڵەتی دابینکردنی ئاسایش و سەقامگیری بێ بە دەربڕینێکی تر ئەوەی کە لە دەوڵەتی مۆدێرنە وەزیفەی سەرەکی بریتیە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری و دیفاعکردن لە هاوڵاتیانی خۆی عراق لەوەدا شکستی هێناوە واتە بە تایبەتیش عراق دەوڵەتێکە کە فرە ناسنامەیە کە ناسنامەی کەمینە کە لێرەدا نەتەوەی کورد و گەلی کوردستانە لە چوارچێوەی عراقدا لە بەردەمی دوو ڕێگادا بووە یەکێکیان ئەوەیە کە لە چوارچێوەی عراقدا هەوڵ بدا مافەکانی دابینکە بە درێژایی مێژوو گەلی کوردستان بە ئامرازی جۆراوجۆر هەر لە شۆڕش و ڕاپەڕینەوە تا دەستور و هەڵبژاردن و ئامرازە دیموکراسیەکان لە عراقی پێش 2023 سەردەمی دەسەڵاتداریەتی عەرەبی سونە لە عراقی دوای 2023 سەردەمی دەسەڵاتدارەتی شیعەی سیاسی هەموو ئەو ڕێگانەی تاقی کردەوە بەڵام نەیتوانی مافەکانی گەرەنی بکرێ لە دوایین هەڵوێستی عراقدا ئێمە دەمانەوێت بەپشتبەستن بە تەواوی ئەوانەی کە ئاماژەت پێدا کە عێراق لە هەموو ئەمانە فەشەلی هێناوە ئایا کاتی ئەوە ماوە شاندی کوردستان لە بەغدا گفتوگۆ لەسەر مانەوەی هەرێم بکە لەگەڵ بەرپرسانی عێراقیان ئەبێتە ناشتێک کە باسی ئەەکەن ڕێفراندۆمی سەربەخۆیی و هەنگاونان بەرەو جیابوونەوە بێت؟ بەڵێ دەنگی دکتۆر عومەر نورەدینی بەداخەوە بەباشی ناگاتە لای من دووبارە داوای لێبوردن لە بینەران و لە دکتۆر عومەرەکەین بێگومان لە دەرفەتێکی ترە ئەمەی بۆ خەرەبووەکەینەوە کاکدانا بینەوە سەرباسی عێراق یعنی یەکێک لەو مەترسیانەی کە باس ئەکرێ بەنسبەت عێراقی دوای داعشەوە حەشتی شعبیە حەشتی شعبی هەموو هەوڵەکانی خۆی چڕ کردوتەوە بە ناوی پەلاماردان و هێرشکردنە سەر داعشەوە زۆرترین هێز کۆ بکاتەوە لە دووس لە کەرکووک لە چواردەوری کەرکووک خەریکن لیوا دروستەکەن و کوردی تیاتەجنی دەکەم کوردی شەستە کات ینی ئەمە مەترسیە لە قۆناغی دوای داعش کورد ئەبێت چی بکات یعنی لە پاڵ هەوڵدان بۆ ڕێفراندۆمی سەربەخۆیی چۆن مامەڵە لەگەڵم مەترسیە بکات خۆی لە حقیقەتە سیاسەتی نێودەوڵەتی و سیاسەتی ئیقلیمی و سیاسەتی عێراق هەیە وجودی داعش لە عێراقە ئەمریکا ئەجەندای سیاسی خۆی بۆی هەیە و بەرژەوەندی سیاسی خۆی بۆی هەیە عێراق بە هەمان شەشە لە ناو عێراقا مەسەلەن دەوڵەتی عێراق فۆکەسی خستە سەرەوەی کەەوە هێزی خۆی تۆکمە بکە
لەم لاشەوە حەشدی شعبی دروستکە و حەشدی شعبی یەکێکە لەو هێزە سیاسیانەی کە استراتیژی عسکەری عێراق لە داهاتووە تۆکماکە و ئەوەی کە ئەمێنێتەوە کورد پێویستە لەناو ئەو دۆخە سیاسیە و لە دوای داعش چی بکە هاوکێشەی سیاسی گۆڕاوە لە دوای داعش لەولاوە رووسیا بە ناوی سیاسەتی ئەوڕاسیا هاتۆتە عێراق و لەولاوە ئەمریکا و لەولاوە کۆمەڵەشتر پێم وابێ لەناو ئەم هاوکێشایە کورد پێویستە استراتیژی سیاسی خۆی بپارێزێ کە ئێستا هەنگاوی جددی بۆ ناوە بۆ نمونە تەرکی شڕکردنەوە لەسەر ئەو ناکۆچی لە سەرانەی کە پێشتر پێمانەوە ناکۆچی لەسەر ئێستا هێزی تایە قابلی مساوامەکردن نییە وە کورد بە هەموو قیمەتێ بێبی پارێزەوە بۆ زۆر بە کورتی ئەگەر داوای لێبوردنەکە ماڵم لە 20 چرکەی وەڵام من بیتەوە شاندی کورد ئەبێ مساومە بە هیچ شێوەیەک لەسەرەوە بکە کە لە ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێم لە کەرکووک و خانەقین و دووز و ناوچانە ڕفراندۆم نەکرێت یعنی مساومە بکە نەکرێت بۆ دوا بخرێت باوەڕم وایە ئەوە هەنگا تەنازولێکی زۆر گەورەی سیاسیە بێ لەسەر سومعی سیاسیمانەکەیەوە و تەجروبەکەمانە خاتە مەترسیەوە بەڵێ کاکدان ئابادین چاودێری سلێمانی لە سلێمانی ڕوبەڕوو لەگەڵمان زۆر سپاس دەکەم دکتۆر عومەر نورەدینیە چەندە زۆر کەم لەگەڵمان بوو بەڵام بۆ چوونەکانی جێگەی بایەخ بوون و هەندێک گەیشتن سپاس بۆ دکتۆر عومەر نورەدینی مامۆستای زانکۆ و یاریدەدەری سەرۆکی زانکۆی لوبنانی فەڕەنسی بیلەرانی ئەزیز باسی ڕۆژ لێرە کۆتایی هات بە سوپاسەوە بۆ ئێوە بۆ میوانەکان تا بەرنامەیەکی دیکە ماڵی ئەوە کوردستان هەمیشاوەدان بێت و ڕێزی یادگار فایەخ و ستافەکەم لە شاری سلێمانی و هەولێر قبوڵ بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم ماڵ پەناوەدەن